تا چشم بستم و کردم عزیزم نه تو بیا نه دنیا تو مامۆستا ئیرەجی ڕەحمانپور زۆر زۆر بەخێراتن دەکەم بۆ باشووری کوردستان. خەڵقی خۆڕەماباد لە خۆڕەماباد لەدایک بووی لە لوڕستان، ناوچەیەکی زۆر زۆر زەنگین، ناوچەیەکی زۆر تایبەت. لە خانەوادەیەکە لەدایک بووی کە هیچ کەسیان هونەرمەندیان نەبوو، کەسێکیان هونەرمەند نەبوو و باوکتش حەزی لە مۆسیقا نەبوو. دەستپێکی ژیانی هونەریت لەو ژینگەیە لەو خانەوادەیە چۆن بوو؟ سەرەتا ڕێگەم بدە وەک باسی شارەکەی منت کرد، منیش بڵێم لەکوێم، جا دوایی لە خزمەتدام بۆ باسکردن لەسەر و بابەتانەی کە باست کرد. من ئێستا لە ناوەندی ڕۆشنبیری هەرێمی کوردستانم کە چەند ساڵ بوو دەمویست لە نزیکەوە ببینم. لە شاری سلێمانی و لە خزمەت هاوڕێی خۆشەویستە هەژار زاوی کە بەرەمێنەر و بەڕێوەبەری ئەم بەرنامەیە بە بانگێشتی ڕوودا و بۆ بەرەمێنانی دوکیومنتاریەک هاتوومەتە ئێرە و زۆریش خۆشحاڵم کە لە ناوەندی کولتوری یان یەکێک لە ناوەندە کولتوریە گرنگەکانی کوردستان و سپاسان دەکەم کە ئەم دەرفەتتان بۆ من ڕەخساند کە من لێرە بتوانم سەبارەت بە لوڕستان کولتورەکەی و مۆسیقاکەی قسە بکەم. ئەوەی ڕاستی بێژارگیان چارەنووس منی بەرەو مۆسیقا باوکێ کە سۆزێکی زۆری بۆ مۆسیقا بەڵام نەیدەویست کوڕەکەی شوێن مۆسیقا بکەین. من درێژەی ژیانی ئەو باوکەم. حەزی نەکرد تۆ ببیتە موزیسیێن و ژەنگار؟ نەخێر نا، پێ خۆش نەبوو من شوێن مۆسیقا بکەوم، بەڵام باوکی من لە منداڵیەوە واز لە گوندەکەی دەیەنێت و دەڕوات. من درێژەی ئەم شۆڕشەم، شۆڕشێک ڕەنگە دژ با گوندی بوون و خواستیەوەی ببێتە شارنشین. بەڵام جارێکی دیکە دەستی چارەنووس کاتی سەربازی دەیگەڕێنێتەوە لوڕستان و لە خوڕەماوە نیشتەجێ دەکات. من لە خوڕەماوە لە دایک دەبم، بەڵام چونکە زێدی باوکم کۆدەشت بووە بە دامەزران لە کۆمپانیای ڤێرست کا کۆمپانیایەکی دروستکردنی ڕێگەوبانە دەگەڕێتەوە بۆ کودەشت و هەر لەوێ دەمێنێتەوە. ژیانمان لە کۆدەشت تێپەڕاندووە و هەر ئەو باوکە کە پێی خۆش نەبوو من شوێن مۆسیقا بکەوم، شەو ڕۆژ بەهۆیە و دۆخەوە کە تێدا بوو. موسیقژانەکان، هۆرە بێژەکانی ناوچەکە، هەموو شاعرەکانی ناوچەکە و ئەوانەی شێعرە فولکلۆرەکانیان لە بیرداما بوو میوانمان بوون. خۆ دەزانی ئەمەش لەسەر منداڵێک کاریگەریدا دەنێت. منداڵێکی سێ چوار ساڵە کە لە شارەوە چۆتە گوند و کتوپڕ لەگەڵ دنیایەک بەهای کولتوریدا ڕوبەڕوو دەبێتەوە کە سەر لێ دەشێوێت ئەوەندە بابەتی سیر و سەمەرەی کولتوری دەبینی لە کارەکانیاندا، لە ژیانیاندا، لە هەموو شتەکانیاندا چریکەیەک هەیە. بەڵام مامۆستا باوکی بەڕێستان حەزی لە مۆسیقا بووە، وەکو جەنابەت فەرمووت هونەرمەندەکانی هەر شەو لە ماڵەکەی داوەت کردووە، حەزی لە ژینگەی هونەری بووە، بەڵام حەزی نەکردووە ئیرەجی ڕەحمانپور ببێ بە هونەرمەندێک. بە بڕوای خۆم هەژارگیان ئێوە کوردەکانیش ئەمە باش دەزانن کە بەداخەوە شین و شایی و هەموو شتێکی خەڵکیەمە هونەرمەندەکان بەڕۆیان دەبن. بەڵام سەبارەت بە پۆلێنبەندی کۆمەڵایەتی جێگە و پێگەیەکیان دەدا بە هونەرمەندەکانیان کە خەڵکی زۆری حەزیان لێ نەدەبوو منداڵەکانیان شوێن هونەر بکەوێت. خەڵکی ئەمە هونەرمەندەکانیان جیا دەکردەوە، دوور لە خۆیان ڕایان دەگرتن بەو هەموو حەز و ڕێزەوە کە بە هونەرمەندەکان هەیەن بوو. خۆ دەزانیەوانیان کردو بە کاسێت، پێم وابێ لای ئەمە پێی دەڵێن شریت و دوور لە خۆیان ڕایان دەگرتن. ڕەنگە ترس لەوەی کە منداڵەکەی ببێتە موتریب وە بچێتە نێو کۆڕی موتریبەکانەوە تا ئەوەی کە بچێ ببێتە کەسێکی خاوەن پلە لە ئارتشدا.
پەرلەمانتارێک کە خوێندەواری هەبوو شتی دەزانی تێگەشتوو بوو ئەگینە ئەگەر خۆی حەزی لێ نەبوو بۆچی من دەبوو هەموو شەوێک تا بەیانی هاونشینی زۆرناژەنەکان و کەمانژەنەکان و شاعیرەکان بوو کاوا کاریگەری خۆی لەسەر مندا بێت و داهاتوو من دروست بیدار شاید شکتی سالان زدل بکنده مامۆستا ڕەحمانپوور من وەکو هونەرمەندێک ئەزمموی هوەری خۆم بە پێی ئەزمموی هوەری خۆم تەسیری مۆسیقای ناوچەیەک یان کەسێک لەسەر منە هەبووە و پێم وایە هیچ هوەرمەندێک و هیچ ژەنیارێک هیچ گۆرانی بێژێک هیچ کۆمپۆزیتۆرێک ناتوانێت بڵێ کە من تەسیر لە مۆسیقایەکی نەتەوەیەک یان لە کەسێک وەرم نەگرتووە ئێمە هەمیشە تەسیر وەرەگرین بێگومان بە تەواوی چه موزیکێک لەسەر تۆ تەسیری هەبوو سەرەتا باسم کرد بۆتان یەکەم بابەتێک کە کاریگەری لەسەر هونەرمەند هەیە ئەو شوێن و فولکلور و جۆگرافیایە کە تێیدا دەژی جاوەش دەگەڕێتەوە بۆ تەمەنی کەسەکان من لە منداڵیەوە لەژێر کاریگەری ئەو فەوزایەدا بوو کە لە دەوروبەرم هەبوو بەڵام دەستی چارەنووس و تەکنۆلۆژیاش دەبێ کاری خۆی وردە وردە لە هەندێک شوێنەوە کە ڕادیۆی هەبوو هەندێک شەپۆل هەڵی کردبوو بەلای ئێمە بەڵگەکەش بە ناوی کرماشان و سنە دەرچوو ینی ڕادیۆی کرماشان و سنە لە لۆڕستان بەڵێ ڕادیۆی سنە و کرماشان لە لۆڕستان بە جوانی دەبیسترا خۆشت دەزانی لەو ڕادیۆیەدا دەنگی چ کەسانێک بڵاو دەبووەوە هونەرمەندانی گەورەی وەک مامۆستا حەسەن زیرەک سید عەلی ئەزغار کوردستانی تایر تۆفیق و بە تایبەت خۆشەویستی دڵی خۆم کە لای ئێمەش خەڵک زۆربەیان خۆشیان دەوێت مامۆستا مەسەر خالقی دەنگیان لەم ڕادیۆیەوە دەردەهات و ئێمەی دەخستە ژێر کاریگەری خۆی نەکرد لەسەر من لەسەر هەموو ئەو خەڵکەش کە گوێیان لەم ڕادیۆیە دەگرت و ئەو گۆرانیانیان لەبەر دەکرد لە کۆڕ و کۆبوونەوەکانیاندا دەیان خوێندەوە تاوەکو وردە وردە لە ناوچەکەشدا لە لۆڕستان هەندێک دەنگ دەرکەوتن و کەسێکی وەک ئیزەت پەناش بەڕێوەبەرایەتی ئەو دەنگانەی کرد کەسانێکی وەک خوا لێ خۆش بوو سەقایی خوا لێ خۆش بوو حشمەتوڵڵا ڕەشیدی و کەسانی دیکەی لەم جۆرەش کە دواتر کاریگەری خۆیان هەبوو ینی مۆسیقای کوردی تەسیری زۆری هەبوو لەسەر تۆ 100% نەکرد لەسەر من لە سەرانسەری وڵاتی ئێراندا ئەمە گاڵتەنیە کاگەژار کوردستان و ناوچەکانی ئەمە هەڵگری هەموو میراتی مرۆڤایەتی لە ڕۆژهەڵاتی ناوین مەگەر ئەمە گاڵتەیە لە پشت ئێمەوە گەنجینەیەکی گەورەی مرۆڤایەتی هەیە کە کورد توانیویەتی بەهۆی چالاکیەکانی بەهۆی ئەو هەموو هەوڵەی کە بۆیان داوە زۆر زووتر بەشێک لەم گەنجینەیە بگوازرێتەوە سەر نەتەوەکانی دیکە وە مۆسیقای کوردی لە بواری موزیکا لە بواری خواردنە لە بواری زۆر شتا کورد و لوڕ زۆر ئامێتەیەکن زۆر نزیک بەڵێ بێگومان بەڵێ 100% وایە بۆ چونکە ئێمە مێژوویەکی هاوبەشمان هەیە ڕابردوویەکی هاوبەش و چارەنووسێکی هاوبەشمان هەیە ئێمە خەڵکێک بووین کە لە خۆشیەکان و ناخۆشیەکاندا دەیان سەدە لەگەڵ یەکدی بوون ئێمە پێشتر لەم سنوورانە لە نێوانماندا نەبوو ئێستا هەندێکدا بەشکاری کراوە و هەر لایەنێکیش تایبەتمەندی خۆیە بەڵام لە کوردستان بێگومان هەرکێ تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ ئەوەی کە پێشتر بوونە خاوەنی هەندێک کەرەسەی تایبەت بە پەیوەندی گشتیەکان کاریگەری زۆرتریان هەبوو ئەم کاریگەریەش لە بازنەیەکی گەورەتری وەک مۆسیقای ئێرانیدا بووە گەورەکانی مۆسیقای ئەمە وەکو کامکاران مامۆستا شارام نازری خۆشەویست
پور نازریان ئەردەڵانەکان و زۆر کەسانی دیکەش لە تاراندا و لە ناوەندی ئێراندا خەریکن مۆسیقای ئێرانی بەرەوە دەبن و زۆریش لەسەر هونەرمەندانی دیکە کاریگەریان هەیە هەرچەند وەک باسم کرد هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆی ئێمەی لڕستانیەکانیش ئەمڕۆ خەریکین کار دەکەین تا ڕادێکیش کاریگەریمان لەسەر ناوچەکانی دیکە ئێران هەیە و کاریگەری ئەوانش لەسەر خۆمان دەبینین ئەمە جۆرێک مامەڵەیە مامەڵەیەکی هونەری خود نگر ایرانیش نیم آیا ایرانیش نیم بزرگان بلا بزره بلا دل وطن آگر بگره آیا آگر بگره کە سەیری ئەو شاخانە ئەکام مامۆستا ئێستا لە ناوچەیەکین بە ناو مێرگەپان لە لای شاری سلێمانی ئەم ناوچەیەم زۆر یەکێک لەو ناوچە جوانانەی کوردستانە کە سەیری شاخەکەم هۆرەم بیرەکەوێت هۆرەی کوردی وەنیە ئەم هۆرەیە کە لە زۆر نەتەوەکانی تر هەیە باشە لە 2017 کارێکی گرنگەکەی یەکێک لە بیرۆکە گرنگەکانی خۆت کە ئەبێتە بابەتێکی گرنگی ژیانی تۆ ماڵی هۆرە لە شارۆچکەی هەرسین لە نزیکی شاری کرماشانی ئێران افتتاح بێت کە بیرۆکەی خۆت بووە باسی ئەم بابەتەم بۆ بکە بەڵێ باسی بابەتێکی گرنگت کرد یادکردنەوەی هۆرە ئەویش لەم چیایەتە هۆرە ئەو گۆرانی مێژوویەیە کە خۆت دەزانی لە نێو زۆربەی ئەو نەتەوە ئێرانیانەی وەک کوردەکان و لوڕەکاندا مێژووی خۆی هەیە لە نێو هەر کامێکیشیاندا تایبەتمەندی خۆی هەیە کە لە جوگرافیای تایبەتیشمانەوە وەرگیراوە وێڕای ئەو هاوبەشیانەش کە ئێمە هەمومان پێکەوە هەمانە و یەکێکە وەکووە برایانەی کە هەر کامێکیان ناسنامەی خۆی لە گیرفاندایە و هەر کامێکیشیان خۆیان کەسایەتی سربەخۆیانەیە بەڵام بران 2017 ماڵی هۆرە چۆن پێک هات لەم ساڵانەی دواییدا لەلایەن خۆم و کەسانێکی دیکەشەوە کە یارمەتیاندام زۆر جار باسی هۆراتەتە ئاراوە هەرچەند ناکرێ هەمووی لە پای خۆمدا بنێم بەڵام یەکەم جار لەلایەن منەوە باسیێم بابەتە کرا شعرم بۆ هۆنیەوە و بە مۆسیقاوە و لە چەندین کۆنسەرتی جیاوازدا بەڕێوم برد تاوەکو ئەم بیرۆکەیە کەوتە نێو خەڵکی لۆڕستان وردە بیرم لە هەندێک بابەتی دیکە کردەوە سێ فێستیڤاڵم لەسەر هۆرە بەڕێوە برد بڕیاریشە هەموو ساڵێک ئەو فێستیڤاڵە لە شارە جیاوازەکانی وەک خوڕەماوە ماڵی هۆرە هەبێت هەرسین یان کۆدەش بەڕێوە بچێت دوایی بیرۆکەی زیاترم بووە دەمگوت باش دەبێت لە هەندێک شوێن ماڵی هۆرەمانە بێت بە خۆشحاڵیەوە ئەم بیرۆکەیە لەلایەن برایانی گەنجی هەرسینی و هونەرمەندەکان و هونەردۆستەکانی ئەو شارە جێبەجێکرا و منیان بە ئاواتەکەم گەیان لەگەڵ بەرپرسی دەستگای کولتوری کرماشان و هاوڕێی خۆشەویستم بەڕێز عەلی ئەکبەر مورادی مامۆستای تەمورژەنی بەناوبانگ گێران و کوردستان چوونەوە و شوێنەمان کردەوە دوا بە دوای گوتەکانی مامۆستا مورادی بەرپرسان و من لە ڕێوڕسمیکردنەوەی ماڵەکەدا خەڵکێکی زۆر هاندران بۆ یارمەتیدانی پرۆسەکە چەند باش یعنی خەڵق خێرخوازانە پاڵپشتی ئەو پرۆژەیە بوون کەسانێکاتن کە دەیانگوت بەدانی زەوی و پارە یارمەتی پرۆسەکە دەدەن خەڵک زۆر بە باشی پێشوازیان لە پرۆسەکە کرد هەمووی لێی دەزان و تێیدەگەن لەگەڵی داژیاون بۆیە پێیان خۆش بوو ئەم پرۆسەیە بە هەند وەربگیرێت کە چی دیکە لەلایەن هونەرمەندان و ڕۆشنبیرانی دانیشتووی ناوەندی ئێرانەوە ئەوەندە بەلادێیی و خواردتر لە خۆیان سیرمان نەکرێت بۆەوەی بەڕاستی ئەم بنەمایانەی کە موسیقای ئێمەی لەسەردا مەزراوە و ڕێکەوتووە بە هەند وەربگیرێن و ڕێزی لێ بگیرێت ئەم شاخانە کە سەیرەکەی
ئەگەر 30 ثانیە هۆرە بخوێنی چی ئەخوێنی ئێستا چه حسێکت بۆیت؟ هر جا بلیک بکیمم از دور بیم ندورا دنیای بی شو خاطر دلتن تو دلتنگ مهم دلتن منو دلال سون شهرستان تو شکرت گذر دوشن جاری دشمونم بیت بدوهم مۆسیقای کوردی کە زۆر علاقەت پێیە و مۆسیقای کوردیش ئیشت کردووە باشە ئیزانی لە هەموو ڕیتمەکان لە هەموو مەقامەکان لە هەموو دەستگاکان ئێمە گۆرانیمان هەیە و ئەتوانین بڵێن بەڕاستی مۆسیقایەکی زەنگین مۆسیقایەکی زۆر زۆر فراوان کە ڕوو ئەکەینە لوڕستان ئەوەی کە من گوێ لێ ئەگرم و ئەوەی کە من ئەتوانم تەحلیلی کەم تۆزێک مەحدودە ڕیتمەکان لە 6-8 و لە 2-4 و لە 4-4 تێپەڕ نابن ئامێری کەمانچە ئامێرێکی زۆر زۆر گرنگە ئامێری جۆزە وەکو لە باشوور پێ ئەڵێن جۆزە و لە مەقامی بەیات کە لە ئێران پێ ئەڵێن شور و لە مەقامی عەجەم کە ئێمە پێ ئەڵێن کە ئەبێتە ماهووری ئێرانە ئەخولێتەوە زۆربەی زۆری گۆرانیکان ئەمە بۆ چوونی ڕاستە یان نا؟ هەژارگیان ئەم بابەتە تا ئەو کاتێک کە کەسانێک لوڕستانیان نەدەناسی ڕواڵەتی باسەکە بووە واتە نەیان دەزانی ئەوەی کە لوڕستان پارێزگایەکی بەناوەندێکی تایبەتی خۆیەوە بابەتێکە و بەربڵاوی بازنەکەش بەنێو لوڕستانی کولتوری بابەتێکی دیکەیە دوو بابەتێکی جیاوازە بەڵێ لوڕستانی کولتوری و ئەو بازنە بەربڵاوەی کە کولتوری لوڕی دەگرێتەوە لەگەڵ ئەو لوڕستانەی کە لە کتێبەکانی پەروەردەدا وەکو پارێزگایەک بە ناوەندی خوڕەماواوە ناویاتوە دوو باسی جیاوازن ئەو کەسانەی کە زانیاری کەمتریانە بوو نەیان دەزانی کە لە سەرانسەری ئەم ناوچەدا دەهۆڵ و زڕناژ لێ دەدرێت یعنی لە مۆسیقای لوڕستان لە هەموو دەستگاکان و مەقامەکان گۆرانیە هەیە لە هەموو دەستگاکاندا گۆرانیمان هەیە مەقاممان هەیە میلۆدیمان هەیە و زۆر بابەتی دیکەش چونکە مۆسیقای ئێمە مۆسیقایەکی بەربڵاوە کە لە ژیانەوە سەرچاوی گرتووە لە کارەوە لە ڕابردووەوە لە دابڕاندنەکانەوە بۆ هەمویان مۆسیقامان هەیە ئەم هەموو شێوازە مۆسیقایە لە هەموو شوێنێکیش باوی هەبوو بەڵام بەشێک لەوەی کە تۆمار کرابوو بە گوێی دانیشتوانی شارەکە گەشت بوو هەر ئەوە بوو کە تۆ باست بەڵام بە پێی بەربڵاوی ناوچەکەمان بە زوڕنا و دەهۆڵ و تەنانەت
جوزەش کەمانچە لە ناوچەی بەختیاری شور و دەشتی و مەقامەکانی دیکەیان لێدراوە کە ڕەنگە زۆر کەس ئەم پارچە مۆسیقایەیان بە لوڕی هەژمار نەکرد. واتە مۆسیقای لوڕی ئەم موزیکە نییە کە ئێمە ئەی بیستین و ئەی بینین موزیکێکی زۆر زۆر فراوان و بەڵێ بێگومان زۆر بەربڵاوترە لەمە لە پەیوەندی لەگەڵ هەموو بەشەکانی ژیانی مرۆڤدا و بۆ هەر کام لەوانە ئاواز و چریکەی خۆی هەیە بۆ هەمووشیان دەتوانین بەرهەمێک بۆ نمونە ناو لێبن. بیاباده پریش و خاطر دلتنگ تو دلتنگ هم دلتنگ منو باره منو باره دلال سون شهرستان تو شکات گذرد و شهر تو شکات گذرد و شهر که جاری دشمونه بیت بادو بێجگە ئەوەی کە پسپۆڕێکی گرنگی ناوچەی لوڕستانی گۆرانی بێژێکی زۆر 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 بەناوبانگی زۆر ماندوو بوویتە لە بواری گۆرانی وتون و وەکو پسپۆڕێکی مۆسیقای لوڕستان بەڵام ڕوخسارێکی ترت هەیە کە شعرەڵێ شعرەکانت بڵاو بوونەتەوە سێ کتێبەی شعرتش هەیە ئەم ڕوخسارەی تری تۆ چییە؟ ئێدوس ئەرهاوتی پیم بۆوەەر دەسماڵ دەسماڵ دوو بە دوو من بگریوام بکەرم زاوری تا سفیدێ سو ئێدوس ئەرهاوتی پیم بۆوەەر سازی ساز هەمڕازی سازی پیم بۆوەەر خەم بە دەنگش بوو پژار و ناوڵە بە ئاهەنگش بوو. ئەمە چی بوو؟ تەنیا بە لەکی شعرەڵێ؟ کومی چەشە کە بینەت بە گوش دڵ بیارەت کم دلت آخر بیاره و به خاطر نسپارد لوخنه تایی افتاد دما بارونه نار گوناد راز گنج گنبیه انارسونه ئەمەیان لوری خورم تەنیا لەکی و لۆڕی؟ هەوریم هەوری هەورین توانای بارینم نییە بڵێ سەی سۆزی تۆم دەوێت کە بگریم و کە ببارێم منم گریاو نەشم شاراوە من و ئەم پێکەنینە ئاشکرایە کێوەکەم
داوێنەکەت کوا کە سرم بنێمە سەری کەلە سفیدە ئاسەم و واودەنە کویا نزەنە کەلە سفیدە هەم زەمی هەم زەم و باویەک شێر ئومێدە söz tuni ki söz neynim, söz tuni ki söz muhunum. Heçen o çiçek çerağı, ruşum iki onu oğlam. Kışen yener mi nazi çiğneme nazar baro, dermonisi deştiyahış, çister sine baharu, evara örüyü delgir, devmi kazdara ve zincir. Tüçi şubru şık pervaz, balyanım ya rivavi. Tüçi şubru şık pervaz, balyanım ya rivavi. Arzuya handı bağırt heçen o çitir araş, vakti de delmi geribi, گرمک اخین سیاوش لیاقت چی پرسی مرغ زخم سرودش مکنوش سپریسی چش اسبن سپریسی چش اسبن خشم روسم میکی خاموش وقتی میای داغیار سخت کت میرنده یاد درو هرشی زور حاض بازود افتو میری باشو سözünü که söz neynim sözünü که söz moğlam heşen o çiçek çerağı روشمکی اونموغم روشمکی اونموغم مامۆستا ئیرەجی ڕەحمانپوور ڕوخسارێکی ناسراوی ناوچەی لوڕستان باسی زۆر شتمان کرد وەنیا وێستەکانی جۆرا و جۆری تۆ پەیوەندی تۆ و موزیکی لوڕستان بە مۆسیقا لوڕستان بۆ تۆ چییە وە چەندێک گرنگە لوڕستان بۆ من وەک ژیانمە وەک هەموو بوون و نەبوونمە دایکمە بەڵام ئەو جۆرەی کە باسمان کرد لە هەموو شوێنێکی دنیا ناوچەی جۆگرافیایی هەیە بە ناوێکی دیاریکراوەوە و ناوچەی کولتوریش هەیە ئەو بابەتەی کە بە ناوی لوڕستانەوە لە شوێنەکانی دیکە ناسراوە بەشێکی بچووکی لوڕستانە بە ناوەندی خوڕەماوەوە ئەمە شتێکی فەرمیە کە بۆ وانەکان بەکاری دێن بەڵام ناوچەیەکی کولتوریمان بە ناوی لوڕستانێکی گەورەیە کە زۆر بربڵاوترە لەوە نامەوێت کاتت بگرم کە بڵێم لەکوێوە بۆ کوێ بەڵام فولکلۆری ئەو ناوچەکە خاڵێکە و وەک هەموو ناوچەکانی دیکە ئەوێش فولکلۆری تایبەت بەخۆی هەیە مۆسیقای مێژووی هەموو گیان و هەموو مرۆڤایەتیە کە لە قۆناخە جیاوازەکانی ژیانیاندا بابەتە گرنگەکانیان بە شێوەی زارەکی و سینە بە سینە گواستوەتەوە وەک بڵێ بەڵێنیاندا بێ ئەو بابەتانە بگوازنەوە بۆ بەرەکانی دوای خۆیان و دوای خۆیان لەم ناوچەی کە من دەژیم ئەم بابەتانە هەن خۆزگە هەموو کەس وەک ئێوە ناوی فولکلۆریان دەخستە سەری زۆر کەس پێشتر بە مۆسیقای ناوچەی ناویان لێ دەبرد کاتێک لە ئێراندا رادیۆ ڕێکرا پێیان دەگوت مۆسیقای ناوچەی مۆسیقای قەومەکان چوزانم هەموو جۆرە ناوێکی دیکەیان لێ دەن ئەمە مۆسیقایە مۆسیقای تەواوە بەڵام هەندێک تایبەتمەندی خۆیە کە تایبەتمەندی خۆی هەیە هەروە باشە پەیوەندیەکی جوانی نێوان نەتەوەی کورد لەگەڵ لوڕ قسەیەکی زۆر جوانت کرد لە سەیارە بۆم وتت ئەڵێ لوڕ و کورد لە دوو قوڵوە ئەڕۆن لە جووتە ئەڕۆن بەڵام تایبەتمەندیکی خۆیانش هەیە یعنی ئەوەندە ئامێتەیەکن ڕێک وایە بەڵێ بە درێژای سەدەکان هیچ خەڵکیەگەوەندە لە یەکدی نزیک نەبوو یعنی لوڕ و کورد زۆر تێکەڵن لەگەڵ یەکە دوو هاوچارە نووس کە ناوچەیان بە یەک شێوە ناسراوە و یەک بەسەر هاتیشیان هەیە سەبارەت بەو تایبەتمەندیانە و ئەو خاڵە هاوبەشانش کە هەیەە
ناکرێ هیچیان لەوی دیکە گەورەتر نیشان بدرێت بەڵام دوو برای دوانن کە هەر کامێکیان ناسنامەی خۆی لە گیرفاندایە و سەرەڕایبوونی ئەو دوو ناسنامە جیاوازەش چارە نووسیان هاوبەش بووە باسی مێژووە ئێمە مێژوومان پێکەوە بووە. توز سر رگ عزیزم ها میرید دستم چنو بر چنو دی نزارم و تو نمیرسم خوش خیال عزیزم بو ندیر دنیا گوتم ایسیسم عزیزم وانم دردیا. ئەوەی ڕاستی بێ هەژارگیان کاتێک بڕیارمدا بێمە نێو دنیای مۆسیقاوە بە خۆمم گوت ئەگەر بڕیار بێ من مۆسیقای ئەو ناوچەی کە تێدا دەژیم مۆسیقای لوڕستان پەرە پێ بدەم سەرەتا دەبێت لەسەر باسی تێکستەکانی ساغ ببمەوە بۆ ئەوەی ئەم ناو و ناتۆرانەی کە پێمان دەڵێن ناوچەیە یانگوندی و لە ناوەندەکانی ئێراندا ئێمە بەدەستی چەندەم دەبین و هیچ گرنگێکمان پێنادرێت لەسەرمان لا بچێت. پێویستە سەرەتا دەقێک بەکاربێنم کە ئەوان لەسەرم تێکستانە و باری ئەدەبی مۆسیقاکان فۆکس بکەن و ئێمە ببینن. منیش چونکە لە بەرەی ساڵی چلم کە بەرەیەکە قوتابی بابەتە ئەدەبیەکان و سینەماییەکان و هەموو هونەرەکانن. دەیەی چل لە ئێران کاریگەری زۆری لەسەر ئێمە هەبوو. منیش لەو فەوزا ڕۆشنبیریەوە هاتوو. هەرچیەکم بوو دام بە ئەدەبی مێژووی خۆم و ئەوەیە ئێستاش لە خزمەتی ئێوەدام. ئەو شیعرانەم نووسیوە کە بۆم خوێندنەوە ئەوەی کە دیاریشە ئەوەیە کە جوڵەیەکم خسوەتە ئەو شێوە مۆسیقایەوە. کامەیانت خۆشەوێ زۆرتر گۆرانی وتن یان شعر؟ ڕاستەکەی چونکە مۆسیقای ئێمە مۆسیقایەکی بێدەغ نییە خۆزگەم دەبوو بەڵام نییە. مۆسیقای ئێمە بە تێکستەوە بەسراوەتەوە بۆیە منیش زۆر حەزم لە تێکستە بۆ چونکە ئەمە کەرەستەیەکە ئامرازێکە کە من ئەم مۆسیقایەی لەسەردا دەمەزرێن و بەرەو پێش دەیبم. مامۆستا هەمیشە ڕەتفعلت هەبووە عەکسول عەمەلت هەبووە بۆ نەتەوەی کورد کۆنسێرتت زۆر کردووە لە ئێران و لە دەرەوەی ئێران بۆ پاڵپشتی کوردەکان و خۆتت بە دۆستێکی نزیکی کورد هەمیشە دائەنێ ئەو بەرنامانەی کە کردوتە چی بووە لە ژیانتە؟ ئەوەی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بەسەر کوردەکان داهاتووە و ئەو چارە نووسەی برا کوردەکانمان بوویانە
نەکەر من کە بەڕاستی بە مافی خۆمی دەزانم و سەرەڕایەوەی هەر کامان تایبەتمەندی خۆمان هەیە بۆ ئەوەی لە یەک تەبار و مێژووین بەڵکو هەموو گیانیشی خسوەتە ژێر کاریگەری خۆیەوە. دوور لە ئینسافە کە منی هاوسێ و دیوار بە دیواری کورد نەکەومە ژێر کاریگەری ئەو بەسەرهاتانەوە. بۆیە هەر کات کە دەمبینی برا کوردەکانم بابەتێکی ناخۆشیان بەسەردێت بە ئەرکی خۆمم دەزانی و ئەمەش ئەرکی هونەرە کە بۆ ئەو ڕووداوانە کاردانەوەمە بێت. ڕەتفلێکت هەبێ وایە بابەتێکی ناخۆش کاتێک شەڕی کەندا و ڕوویدا و کوردەکان ناچار بوون واز لە ماڵ و حاڵی خۆیان بێن و هەر کەسێک بەرەو لایەک بڕوات بە تایبەتەوانەی هاتن بەرەو ئێران. کۆڕەوی ژێر سەرما و سۆڵی ئەو ساڵە مردنی منداڵان لە نێو ڕێگەکاندا ئاوارەبوونی ئەو هەموو خەڵکە ئەمانەوەها کاریگەری لەسەر ئێمە هەبوو کە کۆنسرتێکمان بەڕێوە بوو. کۆنسرتەکەمان ناو نابوو ئاوارەبوونی کوردەکان و میدیای فەرمی ئێران و هەموو لایەنەکانی دیکەشمان هێنایە نێو کارەکەەوە. یەک هەفتە ئەم کۆنسرتە بەڕێوەچ. لەکوێ بوو کۆنسرتەکە؟ لە خوڕەماوای لۆڕستان بوو کە ئێستاش فیلمەکەی لە ئارشیڤی میدیای ئێران لە بەشی لۆڕستاندا هەیە. هەر کاتێک بکرێت و ئەگەریش ئەوان بیان هەوێ دەتوانن فیلمەکەمان بدەن. کارێکت خوێندووە بۆ لە چیرۆکی هەستی دایکێکی کووردە کە ڕۆڵەکەی کۆچی دوایی ئەکات و لە ژێری بەفر ئەینێژێت. باسی ئەوەم بۆ بکە. هەرکە ئەو بابەتانە ڕوویاندا من خۆمە و شعرەم نووسی بە تایبەتیش بە زمانی لۆڕی نووسی. شارەکەی خۆت بوو کە ئەوە کاردانەوەی لۆر بێ بەو بەسەرهاتەی کوردەکان. دەمتوانی بە زمانی لەکییان کوردییان هەر زمانێکی دیکە و شعرە بنووسم. تۆزێکت لە بیرە بۆم بیڵێ؟ بیارە مێدونم مەشقی هۆنمونم هەیەکی ڕەت بۆ بەڵاوتی دوودمونم بەنە باڵا و بەنەهارە کولی کیا دەنگە بۆنگە پاوزنە زەخمی وەریسا. حالا من خلاصه میکنم بە کورتی بۆتان دەخوێنمەوە کە بگەمە و شوێنەی کە دایکەکە قسە دەکات. زمانی ئەو دایکە. ای برفه دخیلتم زیتر بطاویا رولکم سردش موه تک و تنیا چی کنم چی نکنم جام تنگلاتا دوستکم دو کنشگار انگلاتا رد بود بلکم که مون سر رشتراره روشنایی به رشت ها بگواره هر جا